يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە سوورەتی الأعراف ئاەتی ژمارە 19دا خوای پەروەردگار باسی ئەوەمان بۆ دەکات کاتێک کەوا یەکەم خێزان دروست بوو لە مێژووی مرۆڤایەتیدا، باوکە ئادەم و دایە حەوا، خوای پەروەردگار 5 خەڵاتی پێبەخشین کە هەر کەسێک ئەو 5 خەڵاتەی هەبێ بەیەکەوە بەڕاستی ژیانی بەختەوەرە. یا ئادەم اسكن أنت وزوجك الجنة فكلا من حيث شئتما. 5 خەڵات ئارامی دەرونی ئوسکن، هاوسەرێکی شیا و گونجاو و باش هەم بۆ ژن هەم بۆ پیاو، ماڵێکی خۆش ئەلجەنە، بژێویەکی ژیان گیرفانت پڕ بێ، مەتبەخت گەرم و گوڕ بێ، فەکولا بازارت هەبێ و ڕۆژانە بێکار نەبی، ئازاد بی، شئتوما کۆیلەی خەڵک نەبی و نانی بەڵێ بەڵێ و گەورەم گەورەم و ماستاوچێتی دوو لە ڕووی ئێوە نەخۆی، بە عیززەت و سەربەرزیەوە لە ماڵەکەی خۆتا بژی، پیاوی کەس نەبی و کەس پیاوت نەبێ. بەڕاستی ئەمە خەڵاتی خوایە. بەخوا خۆی پەروەردگار ئەم 5 خەڵاتەی بە زۆربەی هەر زۆری مرۆڤایەتی لە ئادەمەوە تا کۆتا مرۆڤی سەرزەوی بەخشیوە و دەبەخشێ، بەڵام خوای گەورە ئینزارێکی سووریشی دایە ئادەم و حەوا. ئاگادار بن، ئەگەر دەتەوێ ئەم ژیانە خۆشەتان لێ تێک نەچێ، هەر 5 شتت هەیە: دڵ و دەروونێکی ئارام و ساغ و سەلامەت و دڵخۆشی، هاوسەری چاک، ماڵ و حاڵێکی خۆش و بەهەشت ئاسا، بژێوی ژیان و تێر و تەسەل ژیان، ئازادی و سەربەخۆیی. ئاگال لێبێ ئەگەر دەتەوێ ئەم ژیانت تێک نەچێ، وەلا تەقرەبا هذه الشەجەرە، هەردووکتان نزیکی ئەو درەختە نەبنەوە. ئەمڕۆ ئێمە کە قورئان دەخوێنینەوە ئەبێ بۆ ژیانی ئەمڕۆمان باسی بکەین. ئەمڕۆ من و تۆ کە نەوەکانی ئادەم و حەواین، درەختێکی خوا بۆ دیاری نەکردوین نزیکی ئەو درەختە مەبەوە، بەڵام لە قورئانەکەی ئێمەدا لە کۆمەڵش شوێنە دەفەرمێت لا تەقرەبوو، ئێوەش وەکو ئادەم و حەوای باوکتان و دایکتان نزیکی ئەوە نەبنەوە. عمومترین ئاەت کە خوا بفەرمێت لەمانە نزیک مەبنەوە ئاەتی وەلا تەقرەبوا الفەواحیشە. خۆشەویستم ئیمانداری ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، ئەگەر دەتەوێت خۆشی ژیانت لێ تێک نەچێ، نزیکی ئەم 4 مەبەوە. فاحیشە بە 4 معنە هاتووە. ئەم 4 الفەواحش نزیکیان نەبیتەوە، ئەینە هەموو خۆشیەکانی ژیانت لەدەست دەدەیت. یەکەم زینا، هەر کەسێک ڕێز و حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان و دوول لە ئێوە لە پیاوان و لە خوشکانی ئیماندار، ئەو کەسانەی کە خەریکی زیناکاری و بەدڕەوشتین قەت خۆشی لە ژیانیان نابینن. دووەمیان پیسی قەومی لووط، نێربازی. سێیەمیان بەنامەردینان پەیداکردن، بە غەش و تەزویر و قۆڵبڕین و سوێندی درۆ نان پەیداکەی. نامەردی یەکسانە بە ژیانی نامڕادی. واللهی بە چاوی خۆت بینیوتە هەموو ئەو کەسانەی بە نامەردینان پەیدا دەکەن بە بێمرادی ژیان بەسەر دەبەن. 4میان موسڵمانی خۆشەویست، ئاگادار بە نزیکی قسەی خراپ مەبەوە. کوردی خۆمان دەڵێت دەمشڕ مەبە. ئاگاد لێبێ ئەگەر دەتەوێت خوا ئەم ژیانە خۆشەی کە پێی بەخشیوی لێت تێک نەچێ، ئاگاد لە دەمت بێ، دەمشڕ مەبە عەزیزەکەم. دخوات چەند کەسمان بینی لە ژیانی خۆماندا بەهۆی شەڕەقسەیەکەوە دەمیان تێک گیراو بوو بە شەڕەقسە لە نێوانیاندا. ئەمڕۆ شەڕەقسەی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە، چەندەها خەڵک هەیە، بینیومانە یان لانی کەم بیستومانە، بەس تەنها لەسەر شەڕە
کۆمنتی بۆ نووسیوە و کۆمنتی جواب داوەتەوە بۆی نووسیوەتەوە وەرە بتبینم لە فڵان شوێنە جار هەبووە هیچیان یەکتریان پێشتر نەدیوە بەس لەسەر شەڕە کۆمنت ئێستا یەکیان لە قەبرایە یەکیان لە سجنایە شەڕە قسەکردن هەر نزیکی مەبەوە کە زانیت خەریکە دەمن لەگەڵ دەمی کەسێکا تێک دەگیرێ براکەم ڕووبکە بەولاوە بڕۆ هەر مەجلیسەکە بەجێ بێڵە قسەکە بگۆڕە بە بارێکی ترە قسەیەکی شیرین بێنە ناوە با تووشی دەمەقڕە نەبی لە دەم شڕیەوە تووسی شەڕە قسە دەبی جەنگی ساردە جەنگی ساردە کە کۆمنتێکت بۆ خەڵک نووسی بزانە چوویتە جەنگێکەوە دڵنیا بە ئەوە جەنگی ساردە دواتر وردە وردە جەنگەکە گەرم دەبێ ئەم شەیطانەش دایمە لەگەڵمانە حازرە ئەم نەفسی ئینسانش ڕەحمت پێ ناکە هانت دەدا قسەیەک لە تۆ قسەیەک لەو جوابدانەوەیەک و تەداخولێشکەی سێەم وردە وردە فوو دەکرێت بە ئاگرەکەدا ئەگاتە کوشتن پەنا بەخوا کە بوو بە کوشتن ئەبێتە دوژمنایەتێکی درێژخایەن جا پەنا بەخوا لە دوژمنایەتی بەردەوام دوعا بکەین بەڕێزان یا ڕەبی خوا لە دوژمنایەتی لاماندەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامی خۆشەویستی عەباسی کوڕی عەبدولمەطەلیب وەکو لە صحیحی سونەنی ترمیزیدا هاتووە دەفەرمێت چۆن خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی ڕەسوولی خوا شتێکم پێ بڵێ دوعایەکم پێ بڵێ کورت و پخت بەردەوام بڵێم خوایە ئەوەت داوا لێ دەکەم فەرمووی عەباسی خۆشەویستم مامە ئازیزەکەم بەردەوام دوعا بکە بڵێ سەل الله العافیە یا ڕەبی خوا سەلامەتم کەی سەلامەتم کەی زۆر دوعایەکی گشتگیرە خوایە لەشم سەلامەت کەی لە نەخۆشی خراپ خوا ئەدڵ و دەروونم سەلامەت کەی لە نەخۆشی دەرونی یا ڕەبی خوایە لە دوژمنایەتی و ڕقلێبوون لە خەڵک و خەڵک ڕقی لێم بێ بمپارێزی دایمە دوعا بکە بڵێ خوایە لە دوژمنایەتی بمپارێزی بەیانی کە سویچی سارەکەت کردەوە دەرگای مەدخەلەکەت پێشتر کردەوە بڵێ یا ڕەبی خوایە ئەمڕۆ بە سەلامەتی بێمەوە ماڵەوە کە ئێوارە خەوتی چوویتەوە ماڵەوە بڵێ یا ڕەبی خوایە ئەمشەو بە سەلامەتی بکەمەوە لەگەڵ ماڵ و منداڵەکەمە لە منیوە شەوە تووشی فیتنەیەکم نەکەی برایان ئەمڕۆ زۆر فیتنە وەکو دار و بەردەبارێ بەسەر خەڵکە خۆیەوە هەمووتان لە من باشتر ئاگاتان لە سۆشیال میدیاکان و لە ڕاگەیاندنەکانە چەند خەڵک ڕۆژانە دەکوژرێ جاران کچت بە شوو دەدا سەد دوعات دەکرد لە خوا بزیاد بێ ئەوە کوڕێکم بۆ زیاد بوو ئێستا بەو خوایە دەبێت کە کچت بە شوودا دوعا بکەی خزاواکە نەتکوژێ هەر بەس دوعایەوە بکەی خوا بکەم نەمکوژێ بەیانی دوای دوو مانگ نایەتەوە و تەقەم لێ بکە جاران کابرا دەیگو خەزوورێکم هەیە باوکێکم هەبوو ئێستا بوو بە دوو باوک دایکێکم هەبوو بوو بە دوو دایک ئێستا بێ خواخوات بێ خەزورن نەتکوژێ نەتان بینیوە کاکە بە دوعا بکەی زۆر دوعا بکەن لە خوای پەروەردگار پاڕێنەوە جا بەڕێزان جەنگی سارد لە کۆمێد نووسینەوە لە شەڕە قسەوە دەبێتە جەنگی گەرم کە دوژمنایەتی توش بوو ترسێک دێتە دڵتەوە بە حەیاتی خۆشی لە خۆ نابینی ئەوەی زۆر خۆی بە قارەمان دەزانێت دەماچەیەک لە بن پشتێنی و سێ چوار حیمایە بە دواوەی دڵنیاتان دەکەم چونکە خەڵکی کوشتووە قەت چرکەیەک بەبێت ترس ناژی دڵە ڕاوچێ لە کاتی خەوی شای ئیسراحەتی نییە لەسەر نان خواردنی شەد لە ڕاوچەیەتی چونکە ئازانێ کەسێکی کوشتووە ئەوە خۆی هەموو ڕۆژێک کوشتنێکە بۆ ئەو قەت ئەو دڵت ئاسوودە نابێ پاشان تێکچوونی ئەو ماڵە خۆشە جاران بەبێ پشتێن دەڕۆیشتێ دەرەوە و بەبێ پشتێن دەهاتیە ماڵەوە بە ئیسراحەت دەخەوتی ئێستا حیمایەش لەبەر دەرگاکەتە لە ژوورەوە لە خۆت ئەمین نی ماڵت لێتێک دەچێت کار و کەسابەتەکەت چەند بە ئازادی دەسوڕایتەوە بەو شەقامانە دەکەسابەتت دەکرد دوکانت دەکردەوە هیچی نەما دەربەدەری و ئاوارەیی و ماڵوێران بوون ئەبێ لە شاری خۆتەوە ڕاکەی لە سلێمانی ڕاکەی بۆ هەولێر لە هەولێر ڕاکەی بۆ سلێمانی دوایی خەڵک بە چاوی نامۆش سەیرت دەکا ئەڵێ ئەوە لە شوێنی خۆی خراپ بوو ئەڵێن فڵان ماڵە لەو گەڕەکەدا لەسەر دوژمنایەتی ئاوارە بۆ خەڵکی نەخۆتانی لێ پارێزن کوڕۆ کچەکانت دەبنە قوربانی خوێندنیان لە دەست دەچێت کچەکەت کەس نایەوێ ئەڵێن باوکی پیاوێکی پیاوکوژە و دوژمندارە کوڕە قوربانیەکەت فەقیرە هیچ تاوانێکی نەکردووە ئەگەر کچیشت بدەنێ بە منەتەوە ئەڵێن دوژمندارن خەڵک خزمایەتی لەگەڵ ناگرێ بەخۆ زۆربەی کات بەڕێزان ئەو دوژمنایەتیانە لەسەر شتی زۆر بچووکن ولا تقربوا الفواحش قد ئاگال لە دەمت بێ نزیکی قسەی شڕ مەبەوە دەم شڕ مەبە بەخۆ زۆربەی کێشە و دوژمنایەتی لەسەر ماڵ خواردن نییە بەس لەسەر دەمە بۆیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیاری لێ دەکەن ڕسوولی خوا صلی الله عليه وسلم أكثر ما يدخل الناس الجنة خلق بزوري بچی دەچنە بەهەشتەوە دەفەرمێ تقوى الله وحسن الخلق دووشت یەکەمیان حسابکردن بۆ خوا هەرچی کردت بڵێ خوا لەبەر خاتری تۆ هەرچی نەتکرد بڵێ خوایە بەس لەبەر خاتری تۆ نزیکی فڵان شت ناکەمەوە دایمە خوات لەبیر بێ
ڤیزەکە دوو مۆری لەوێ مۆری یەکەمی لێدرا بڕۆ بۆ بەهەشت مۆری دووەم و حوسن الخلق کاکە لەگەڵ خەڵکا قسەت خۆش بێ ڕووت خۆش بێ دڵ و زمانت یەک بێ غەیبەتچی مەبە بوختانچی مەبە دوو زمان مەبە مۆری دووەمیشی لێدرە و بڕۆ بۆ بەهەشتەوە زۆربەی خەڵک بەم دوانە دەچێتە بەهەشت وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆربەی خەڵک کە دەچێتە جەهەنەم بەهۆی چیەوەیە دوای شرک و کوفر فەرمووی الفەم والفەرج دووفە لە عەرەبیدا الفەم والفەرج بیکە بە کوردی خۆمان دوو دال دەم و داوێن دەم و داوێنت پاک بێ دەچێ بەهەشت دەم و داوێنت پیس بێ و شڕ بێ دوو مۆری جەهەنەمی لێدرەوە چێ جەهەنەم زۆربەی خەڵک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەسەر دەمیان و لەسەر داوێنیان ئەو کەسانەی وەکو جەنابتان الحەمدولله دەم پاک و داوێن پاکن بەخوا دنیات بەهەشت ئەگەر نەبووش بی ئەو کەسانەی کە هەموو دنیاشیان هەبێ زۆریش دەوڵەمەند و دەستڕۆیشت و پلەدار بن کە دەمیان شڕە و داوێنیان پیسە لە دنیادا لە جەهەنەمان ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم وا دەفەرموێ ولا تقربوا الفواحش کاکەی گیان هەر نەک دەمشڕ مەبە نزیکی مەبەوە یعنی جوابی دەمشڕانیش مەبەوە دڵنیابە خەڵک هەمووی وەک تۆ بە تەحەموول نابێ خەڵک هەیە لە خۆی تووڕێە لە ژن و منداڵەکەی تووڕێە لە پیشەکەی تووڕێە لە مدیرەکەی تووڕێە لە حکومەتەکە تووڕێە لە گەندەڵیەکە تووڕێە لە بێمەعاشیەکە تووڕێە لە جدانی خۆی تووڕێە خۆی نەخۆشە یەخە بە تۆ دەگرێ کەواتە نەک دەمشڕ مەبە ئاگال لێبێت جوابی دەمشڕانیش مەدەوە جوابی شەڕفرۆشانیش مەدەوە بارقوڵ بە بە تەحەموول بە دڵگەورە بە سنگ فراوان بە قازانج دەکەی بە کوردی خۆمان کورت و بخۆت پێتان دەڵێم خۆت کەڕکە یعنی وابزانە گوێیەکانن نابیستن زۆر گوێ سوگ مەبە لە ژیانە ئەگە دەتەوێت خۆشی ژیانت لێ تێک نەچێ دایمە گوێ قوڵاق مەبە چێچی لەبارەیەوە توی چێچی وت وەڵی جاری وایە گوێ لە قسەیەک ئەبرە لە نزیکەوە پێ دەڵێ تۆزێ گوێی خۆت قورسکە ڕووبکە بەولاوە خۆل لە ژێریدا قازانجە ئەگە پێم دەڵێ ئەخ مامۆستاوە بێغیرەتی نییە ناوەڵڵا ئەوە ئەو پەڕی غیرەتە خۆت کەڕکە لە ئاستی هۆمەڵە قسەدا کە پێت دەوترێ ئەو پەڕی غیرەتە ئەوە بە غیرەتیە چونکە لە فیتنە خۆلادا ئەزانی بێغیرەت چییە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتانە موشانە ئێوە نەگرێتەوە بیستەرانی بینەرانی وتاریش بەڕێزان بێغیرەت ئەو کەسەیە دەست دەوەشێنێ لە یەک چرکەدا بەڵام دواتر دەست ماچ دەکا پیاوی وەکو جەنابتان دەبا وە سوڵح و سەڵاحەت و جوابیشی نادەنەوە تەقەی لە کەسێک کردووە لەسەر قسەیەک و چۆن فڵان کەس دوای پێوتم دەماچەی هەڵکێشاوە دوایی هەر ئەم دەستە دەست ماچ دەکا شێخ و مەلا و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان گەنج و پیر دەنێرێ بە سوڵحێکی بۆ بکەن جاتخواوە غیرەتە قسەی کردووە و بەڕاستی فڵان کەس بە غیرەتە قسە فڕێ دەدا دوایی دەیهێننەوە سەر تەلەڤیزۆن ئێتە وڵ حکمی وڵاتی خۆمان نازانی چۆنە وەڵڵا کاکە داوای لێبوردن دەکەم من نەخۆشی عەسابم هەیە دۆشاوی تێکەڵاو کە دۆ مامۆستا لەسەر مینبەر ئەمجا وەڵڵاه داوای لێبوردن دەکەم بۆ خوا لە دەمم دەرچوو برا بۆ وا دەزان ئێستا پێڵەن وایە زان ڕادیۆیە لە سلێمانی کاکە ڕادیۆ نییە برا دنیا لێپرسینەوەی هەیە ئەی تۆ ناڵێی بە قسەی پێغەمبەر دەکەم صلی الله علیه وسلم دە پێغەمبەر ئێمە دەفەرمێ ئیاکە وما یعتەذر منه ئاگال لە دەمت بێ شتێک مەڵێ دوایی داوای لێبوردنی بۆ بکەی شتێک مەڵێ دوایی عوزر بوێنەوە و ڕوونکردنەوەی بدەی تۆز ئاگال لە دەمت بێ دەمگرتن بەخوا غیرەتە بەخوا ئەوە غیرەتە خەڵکت بە دەورەوە بێ و عەشرەتت هەبێ و قەومت هەبێ و چەکدارت هەبێ و هێزت هەبێ خۆل لە فیتنە لادەی فیتنەیە خەی پێگرتی تۆ لەبەری ڕاکەی ژیانی کوردەواری ئێمە پیاوانی وەکو جەنابتان زۆر خەڵکی مەردی تێدایە حەق وایە باز بکرێن لە سنووری قەزای دوکان ئەمە باز دەکەم ئێستاش ئەوە شتێکی یعنی چەند ساڵێک لەمەوبەرە هە زۆر نوێیە نەوەکان هەموو لە ژیاندان لە سنووری قەزای دوکاندا لە ساڵی 2000کاندا ئەو کاتە کە من وتار خوێن و ئیمامی مزگەوتی کاک عومەری حەماعەلی شەرمەگا بووم نزیکی 15 ساڵ لەو مزگەوتە ئەو تەعزیە لەو مزگەوتەدا بوو من خۆم تەعزیەکەم هەستان کابرایەک هەبوو یەکێک بوو لە پیاو ماقوڵان و ڕێز عەشیرەتەکانی عەشرەتی گەورەی جاف پیاوێک بوو حاجی مستەفای ناو بوو ئەو حاجی مستەفای ئەوەندە خاوەنی قەوم و هێز و دەسەڵات بوو بڕواتان هەبێت لە ماوەی 1 سەعاتا دەیتوانی 1000 کوڕی گەنجی ئاوا بە چەک و تاقم و تفەنگەوە لە دەوری خۆی کۆکاتەوە دیواخانی هەبوو چی بەرپرسی حیزبی و حکومیە لە دیواخانی ئەوان نانیان خوارد بوو کابرایەک بوو بەدەستەکانی خۆی کەسابەتی دەکرد حەجی ماڵی خوای کرد بوو سوڵح و سەڵاحەتی خەڵکی دەکرد کوڕێکی گەورەی پیاوێکی معقول و بەڕێز شەوێک دەکەوێتە لە منتیقەی مێرگەپانە لە سەیرانگاکە گەڕانەوەی بەرەو ماڵ دیارە مەڕووماڵاتی فرۆشتۆ پارەی زۆری پێیە شکیان پێبردۆ کە پارەی پێیە هەندێک دزی ڕاوەڕوت کرد دەچنە سەر ڕێگاکەی ئەویش بە چەکەوە دادەبەزێ ئەوان دەست ڕێژی لەداکەن و دەیکوژن
ئەو پیاوە لە جیاتی بگەڕێ بە دوی قاتڵەکاندا هەموو حکومەت لە پشتی بوو هەموو حیزبەکان لە پشتی بوو نانیان لە ماڵ زۆر خواردبوو ئەو هەموو هێزی چەکدارە لە دەوری کۆبووبەوە لەسەر قەبران بەرەو قیبلەوتی یا ڕەبی یا ئەڵڵاه یا ڕەبی خوا یەک داوام لێتە خوا بە گەورەی خۆت کوردی خۆمان کە سەدەقە دەکات بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ یا ڕەبی مەولودێکی پێغەمبەر دەکەم یا ڕەبی خوا جوانەگایەکی گەورەم خێری مەولودی پێغەمبەر بێ قاتڵی کوڕەکەم ئاشکرا نەبێ یا ڕەبی خوا نەدۆزرێتەوە ئاشکرا نەبێ هەموو خەڵک پێیان سەیر بوو بدۆزرێتەوە و تۆڵەی خۆمی لێ بکەمەوە وتی نا ئەوە لە بەرنامەی مندا نییە من جەرگم سوتاوە یا ڕەبی خوایە کەسی تر جەرگی سوتاو نەبێ من بوو کە کەم ڕەشپۆش و هەتیوبار بوو بێوەژن کەوت یا ڕەبی خوایە بوشی خەڵک هەتیو نەکەوێ یەک کەسمان کوژراوە خوایە ئاشکرا نەبێ و بیکوژینەوە و چەند کەسی تری بەدوادا بێ کەس بەهۆی منەوە تووشی پیاوکشتن نەبێ کەس بەهۆی منەوە تووشی فیتنەیی نەبێ یا ڕەبی خوایە سڕی داپۆشی و ئاشکرا نەبێ سوبحان الله ئەو هەموو یەزەی حکومەت کەوتە کار قاتڵ ئێستاش بزر بوو خوا گەورە ئاواتەکەی هێنایە دێ هێنایە جێ پار و پێران مام حاجی عەمری خوای کرد حیف نییە تۆ جوابی ئەمە غیرەتەیان نا ئەوە غیرەتە عەزیزم تۆ دەسەڵاتت هەیە هێزت هەیە ئەو هەموو گوڕەنجە کوڕە گەنجە چەکدارە لە دەورتا ئاوا لە خوا بپاڕێتەوە یا ڕەبی خوایە کەسی تر وەکو من جەرگ سوتاو نەبێ فیتنە بکوژێتەوە با پیاوی ئاوەل ناو کۆمەڵگاکەماندا زیندووکەینەوە گەورێن ئەو کەسانە دەریا چەند گەورەیە قەلە ڕەش هەر چەند دەنووکی لێدا و قیڕەقیر دەکا هەر بە خەیاڵیشی دانایە کەسێک خوتوکەیدا یا زۆر کەستان بینیوە دەستێک بۆ قەرباغی دەبن ئەوەندە بەرز دەبێتەوە قسە دەکات و جوێنێک دەڵێەوە خەڵک پێی فێر بووە گەورەتر بەلەوەی هەزار خوتوکەت بنە ئاوڕیشی بۆ مەدەوە ویزەویزی مێشولە با لە کارن نەکا تەمومش دێتە سەر ڕێگات بەس یەک تۆ سەبرتە بێت چەند جا بە ڕێگادا ڕۆیشتووی لە منتیقەی زستان و ئەوانە لە کاتی زستانە سەی دەکەی تەمومژێکە هێواشت دەکاتەوە لێخوڕینت دڕادەگرێت تۆزێک بەس یەک تۆ سەبرتە بێت تەمومژەکە دەڕەوێتەوە ئەم دەنگۆ و شتانی کە دێتە بەردەمت ڕۆژانە یەک تۆ سەبرت هەبێ و ژاوەژاوێکە تەمومژێکە سەبرت هەبێ دوای بە سەلامەتی دەگەی یەک تۆ سێواشیکەوە یەک تۆز دان بەخۆ تا بگرە باش ژیانە خۆشەکە لێتێک نەچێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچینە خزمەت سیرەی مبارەکی تا 40 ساڵی ئەو محەممەدی ئەمینە صلی الله عليه وسلم یەکێک بوو لە گەورە پیاوان و مەردەکانی ناو قوڕەیش و عەرەب و دەوروبەری مەککە لە حیلفی فضولا بەشداری کە دەفەرمێەوە ئەنا غولام گەنجێک بووم هێشتا ژنم نەهێنابوو لە ڕیزی پیاو ماقوڵانی قوڕەیشە حیسابی بۆ دەکرا ئەو پیاوە ئەو محەممەدی مستەفا تەمەنی 25 ساڵ صلی الله عليه وسلم هێشتا نەبوو بە پێغەمبەر سڵحی بەردەڕەشەکە هەمووتان 20تانەوە خوێندەتانەوە لە سیرەدا پێی دەکرا بەڵام کاتێک کەوتی بوومە پێغەمبەر شتێکی نوێی هێنا فەرمووی بڵێن لا إله إلا الله بەڵام لا إله إلا الله تەسبیح نا چونکە لە مەککەشە خەڵکانی وەکو وەرەقەی کوڕی نەوفەل هەبوون خواپەرست و یەکتاپەرست بوون موحید بوون بتپەرست نەبوون لە ماڵی خۆیان خواپەرستیان دەکرد حەقیان بەسەر کەسەوە نەبوو کەسیش حەقی نەبوو بەسەریانەوە خۆ ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی بووە بەس لە ماڵی خۆی خواپەرستی بکردایە هەموو دەستیان لەسەر سنگ دادەنا فەرمووی نە ئەم لا إله إلا الله ئەبێ بگاتە هەموو سەرزەوی یەکەم کەس کە لێ ڕاز بەوە مامی خۆی بوو پێیوت تبا لك ألهذا جمعتنا ولكل صحيح بخاري دهاتوا يا ربي رنجروبي محمد بو أما إيمت كو كردو توا خوامني كردو ببيغمبر ديني إسلام بوهاتوا قرآن بوهاتوا أقرن جروبي دستت بشكو خوالنا ودباريه بيغمبر صلى الله عليه وسلم آيات جوابي دايوا بڵێ هەی بێئەدەب با مامیشم بی بێدەنگ بە خوا دەمت داخا خۆت ڕەنجەڕۆ و خەسار بی ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم خەریکی شەڕە قسە بوویایە لە بیری دەچۆ پەیامەکە لە بیر دەچۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەمی خۆی گرت شەڕە قسەی نەکرد هیچی نەوت ئەو ڕەوش بەرزە ئەو سەرداری هەموو پێغەمبەرانە عەلەیهی الصەلاة والسەلام هیچی جواب نەدایەوە خوای گەورە لە ئاسمانەوە لە جیاتی پێغەمبەر جوابی دایەوە تبت يدا أبي لهب وتب همو من ناڵک لە بەریەتی هەمومان لە بەرمانە تبت يدا أبي لهب وتب تا قیامەت دەخوێندرێتەوە خوای گەورە لە سوورەتی تبت يدادا دائمە بیخوێنن کە بیرتان کەوتەوە ئەم قسەی براتان لە بیر مەکەن سوورەتی تبت يدا پێمان دەڵێ هەر وەختێک نالەبارێک یەخەی پێگرتی و قسەی نەشیاوی پێوتی تۆ لەبەر خوا بێدەنگ بووی با فیتنە دروست نەبێ با دینی ئیسلام زەرەن نەکا دڵنیا بە خوا لە جیاتی تۆ وەڵامی دەداتەوە لە دەمی دەدا خوا لە دەمی ئەبوو لەهەبیدا ڕیسوای کرد تا قیامەت دەمی خۆت بگرە خوا لە دەمی بەرامبەرەکەت دەدا وەڵڵا دەمی دادەخابوت دەفەرمێ ئەو کاتە خوای پەروەردگار دەمی ئەبوو لەهەبی داخست لە جیاتی پێغەمبەر جوابی دایەوە جا سەیری
وردی قورآن کەن بەڕێزان ئەگەر قورآنتان خوێندەوە تەنانەت قورآن تەسەلسولی سوورەتەکانیشی هەمووی معجیزەیە لە دوای سوورەتی ئەلمەسەد سوورەتی تەبەت یەدا چی دێ بەڕێزان سوورەتی قل هو الله ئەحەد دێ واتە ئەی محەممەد صلی الله عليه وسلم من لە جیاتی تۆ دەمی فڵان کەسم داخست ئەبوو لەهەب بەڵام تۆ خەریکی چی بە تۆ بڵێ قل هو الله ئەحەد چاولێ سوورەتەکان بە دوو یەکا هاتوون تۆ خەریکی الله ئەحەد و الله الصەمەدی خۆت بە تۆ ذکری خوا بکە تۆ بەرامبەر ئیهمال کە خوا لە دەمی دەدا بەڵام تۆ خەریکی ذکری خوا بە تۆ قل هو الله ئەحەد خوێنە ئەی خوایە گیان چۆن لە شەڕی ئەو هەموو خراپەکارە خۆم بە دوورکەم چاولێ لە دوای قل هو الله ئەحەد چی دێ سوورەتی فەلەق و ناس دائما پەنا بگرە بەخوا بڵێ قل ئەعوذ برب الفەلەق قل ئەعوذ برب الناس والله ئێمە ئاوا بکەین دائما دەم بە ذیکر بە سوورەتی فەلەق و ناس بخوێنە دائما بڵێ یا ڕەبی خوا لە شەڕی خراپەکاران بە دوورم کە دەمی خۆت بگرە و دەم شڕمە بە والله ژیانە خۆشەکەت وەکو ئادەم و حەوا لێتێک ناچێت نزیکی دەم شڕی مەبەوە و جوابی دەم شڕانیش مەدەوە یا ڕەبی خوای پەروەردگار بە گەورەی خۆت ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوا لە بەڵای دەم و داوێن بە دوورمان کەی یا ڕەبی خوا دەممان پاککەی لە شەڕی دەم پیسانیش یا ئەرحەم الراحمین خۆت بە دوورمان کەی یا ڕەبی خوای گەورە لە شەڕی خراپەکاران بە دوورمان کەی بەیانی کە ڕۆیشتی نەدەرەوە سەلامەتمان کەی ئێوارە کە شەومان کردەوە بە سەلامەتی ڕۆژ بکەینەوە خۆمان و خێزان و ماڵ و منداڵ و خۆشەویستانمان یا ڕەبی خوای ئەهلی ئەم مزگەوتە و هەموو مزگەوتەکان هەموو ئیمانداران مەحفوظکەی لە هەموو خراپەیەک یا ئەرحەم الراحمین یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری ئەوانەی نەخۆشین یا ئەڵڵا شیفای بەخێریان بۆ بنێری ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی عاقبەتمان بەخێر بجێڕی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون